بقربانه با يا اخوة بخير بي وصوري با وحافظتان بي وحافظتان بي أنا مالا أعوابي سميالي علي فلشي تلا مالا بقور نشية يا اخوة بخير بي اخوة حافظتان بي يا اخوة لەڵم کاک مەجید چیمان هەیە بوونی بڕۆ والله بايشتان بي بڵێ نەخێزانم نەماوە نەخواردنم ماوە نەبرنجم ماوە لە بەڕووی بە تەمای خواردن نەبن فەرموو دەرگاکە کراوەتەوە خوا حافظتان بێ ناشتوانین داوایکەی کاکە خواتان لەگەڵ ئەرێ مەجید دەرم سەمەد بە چ مرد دەوە کۆرە 2000 جارە بۆ جێڕاتەوە هەستم چنە دەرەوە کاکە بڕۆین هەستا کورەوەی دراوسەیە تێر نازانی عیبە بۆ تۆ ئەڵە دراوسەیەوە چی عیب شوورەی حافظتان بێ وازانێ بۆ خواردن حافظتان بێ یاخوا لەزای چا من دەبالێ یەکەم ڕۆژی لێرپانە بامان نە بە قوربانە بم لێکەوە چیەکەی لێدا بەس وەڵی نییە بە خۆ دەزانیم لێرە نەبوو بۆ خدایە پشتم شکارە نانە تازەکە تەواو بوو بەخوا وا ئەمەزانە بەس برایە توە الفاتحة ئەم برایە منیش بە فاتحە دەی یاخوا بەخێر سەر سەر و سەرچاو مەڵتان ناوا بێ یاخوا باشە مەجید عیبە هاتوو بە برایەوە کومرد باشەوە نەخۆش بووە کورە براکەم تۆ هەر دیار نەبووی خۆچاوم زۆر بۆ گێڕای سەعید ئەو سەمەدەی برایم هەزار ڕەحمە لەو خەبرەی بێ شەو و ڕۆژ باسی توێ کرد کورە من دەبالێ یەکەم ڕۆژی لێرکانەوە بەس ئەمە چ بکەم سەفەرم کرد بوو ئەوە تقریبا 15 ڕۆژم پێچوو نادەوە چی وایە ڕاتچۆکم بەخوا ئەزایی چۆنە سەعید دوێنێ شەو هاتە خەو ماشەڵڵا ڕوخسارێکی جوان جاڵتایەکی بەدەست بوتم سەمەد ئەوە بۆ کوێ وتی وەڵاتم سەفەرەکەم ها دڵی خەبەریا بوو کوێرایی مەجیدایە دڵی خەبەریا بوو نورانی بوو نورانی بوو وەڵی تر وتم سەمە جارەیەم جانتەهایە و جوتی سەفەرەکەم سەفەری کرد وتم دەبا شەخەی ناکە هەر خۆ دەڕۆی بە تەنیا وتی نا سعید خۆشەویستترین برادەرمە بێ سعید ناڕۆم وتی سعید دەبەم لەگەڵ خۆم بلو نازانم وتی بێ ئەو ناڕۆم تۆ ناڵی برادەری جانی بە جانیەوە کورەکە چار ڕۆژە دەیناسم چ برادەر جا بلو لەگەری بچم ڕەکە خۆڵ تاکرد بە قۆڵی یەکە براڕۆ ئاوە بای بایتانە کرد ئەوە بای بایتانە کرد سەمەد برێ کورە دەخێر برێ یعنی سعیدیشی برد بردی لەگەڵ خۆ دەرەبڕەوە بە تو لە خەونمەوە دەزانێ و معنای چێ و خەونە والله سعید چڵی بشارەوە کاکە ڕاستی خەونشی تەزێنە کویان یعنی مادەم گوتی سعیدی لەگەڵ خۆ دەبەم ئەتوش هەندەسە دنیای نمایە و دەچێەوە بارەکە ئەو خوایە گەورەی کورە دەوش کورە والله سعید کاکە ئەوە چەوەکە کورە سەدا لە چاوی سەمەدی داری وەڵام لێ دەبات کاکە چشی لەسەرمدا کاکەی گیان تۆ هاوڕێی خۆشەویستی کاکە هاوڕێی چ عاری چ یا ڕەبی خو عافوی نەکاکەم بباتن کاکەی گیان بە قوربان دەبڕم بەلا ئیش و کاری خۆتانەوانێ برا منیش ئیشم هەیە کاکە من دەڕۆم وەڵا بابام بمزان بانەش نهاتمە تازە وەڵام فاتحەکەشم لێ ناخینە یەخوا بەخێر یەخوا بەخێر حافیزتان بێ چیشم هەیە حافیزتان بێ ئەرە کاکە تۆش دەبڕۆ کاکە ڕێنی ڕێنام نەخوا دەمێنە حەسەب بەدەڕ هەڵ حەسەب بۆ دەرەوە